بەشێک لە دانیشتوانی ناوچەی باڵەکایەتی کەمپینێکیان پێکهێناوە بۆ داواکردنی نەوتی سپی لە حکوومەتی ناوەندی و داواکاریەکەیان لە ڕێگەی پەرلەمانتارە کوردەکانەوە بەرز کردوتەوە بۆ حکوومەتی عێراق. بەشداربوانی کەمپینەکە دەڵێن حکوومەتی هەرێم بەدەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە ناچێت، ئەوانیش ناچارن پەنا بۆ بەغدا بەرن. لە ڕێی قایم و لە ڕێی پارێزگاری هەولێرەوە کەوان بەشێکن لە حکوومەتی هەرێمی کوردستان، ئەوان کە نەیانتوانی دابینی نەوت بکەن بۆ خەڵکی ئێرە ناچار ئێمە پەنامان بردوتە بەر حکوومەتی دووەم کە حکوومەتی مەرکەزی عێراقە، و ئەو داواکاریەکەشمان چوارچێوەیەکی هەیە کە بەپێی تێبینی سەرنجدان بە ئاستی بژێوی خەڵک ئەو تەوزیع بکەن بەسەر خەڵکدا، چونکە نەوت لە ناوەڕاست و خواروی عێراق و پارێزگاکانی تری عێراق بە سعرێکی کەمتر لە هەرێمی کوردستان تەوزیع دەکرێت. ئەمە سەرنجی ئێمەیە، بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان 52,000 بەسەر خەڵک؟ بەڵام ئەگەر بڵێ بە سوتەمەنی حکوومەتی هەرێم کە بەرمیلێک دابینەکە دابینکردنی سوتەمەنی دەڤەری باڵەکایەتی و خەڵکەوی، ئەمە نەخێر نەک دابین ناکە هەر کەمترین بۆ شایش بڕناکاتەوە، بەڵام وەکو پێم وتی کاریگەری لەسەر دابەزینی نرخەکە بێگەر ناگەر بە پێویستی بی هەر ماڵە و پێویستی بە 3-4 بەرمیل نەوتە بۆ دابینکردنی بژێوی سەرمایان خۆدابووین لە سەرما. هەڵکەوتەی جوگرافیای باڵەکایەتی لە ناوچەیەکی سەختی شاخاویدایە کە وەرزی سەرما لە مانجی دەوە دەست پێ دەکات. لە ئێستاشدا لە ناوچە شاخاویەکانی ئەو دەڤەرە بەفرباریوە، هاوڵاتیانی هۆکارەکانی گەرمکردنەوەی ماڵەکانیان وەک پێویست لە بەردەستدانیە. بەشێکی زۆر لە دانیشتوانی ناوچە ساردەکانی هەرێم هەر لە ئێستاوە کەوتونەتە بڕینەوەی دارەکان بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان، ئەوەش کاریگەری مەترسیداری لە سەردارستانەکان دروست کردووە. کاکە من بخۆم طبعا زستانە سەرمایە منتیقەی سۆمان هەر ئێستا بەفری لێکەیتە پێویستمان بە نەوت هەیە تقریبان مچینە 6-7 بەرمیل نەوتی بایسینن، ئەمە تا ئێستا دنچی نەوتمان وەرنەگرتیە و پارەشان لێ وەرگرتینە و ئەوەش دیار نییە. بەداخەوە حکوومەتی هەرێم لە بڕیەوەی پەرە بداتن بە دروستکردنی پارک و بژانەوەی کەرتە زیاتر لەو ئەندازەیە هاوڵاتیان ناچار کردووە کە هەڵمەتی بڕینی و لە ناوبردننی ئەو دار و سوشتیان گرتوتە بەرهاو شێوە ڕژەمە لەگدوەکانی عێراق کە ئامانجیان لە ناوبردن و وێرانکردنی گوند و ناوچەکان بوو کەمەش جێگەی داخە دەبوایە حکوومەتی هەرێم لە بڕی دار و درەخت هەستا بە بەدابینکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیانی کوردستان بۆی کە خوان پارێزن لە سار و سەرما. دەنجی ناڕزایی هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێم تا دێت بەرز دەبێتەوە. هۆکارەکەی بۆ بێبەرنامەیی و تەخشان و پەخشانکردنی داهاتی هەرێم لە چەند ساڵی ڕابردوو مایەپووجبوونی لە ئێستادایە کە بەهۆی سیاسەتی هەڵەی حزب بەدەسەڵاتدارەکانەوە هاتۆتە ئاراوە. بۆیە هاوڵاتیان لە ڕێگەی نوێنەرەکانیان لە بەغدا بۆ دابینکردنی پێداویستیەکانیان پەنا بۆ حکوومەتی عێراق دەبەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.